ئێمە ئێستا 32 لیژنەمان هەیە کە ئەم لیژنانە ڕۆژانە سەردان و بە دوواداچوونەکەن بۆ شوێنە گشتیەکان و هەموو ئەو شوێنانە بەسەرەکەنەوە کە پەیوەندیان بە ژیانی تاک بە تاکی خەڵکەوە هەیە لەم شاری ئێمە لە ڕووی سەلامەتیەوە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی ژینگەییەوە، هەموو ئەو شتانی کە پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوەی لیژنەکانمان لە ڕێگەی ئەو 32 لیژنەیەوە بە دوواداچوونی خۆیانەکەن و ڕۆژانە سەدانی شوێنانەکەن. لە مانگێکە زیاتر لە 4000 شوێن بەسەر ئەکرێتەوە. لە ئایندەیەکی نزیکە لیژنەیەکی نوێ ئەعلانەکەین کە ناوی لیژنەی شوێنەوارە بۆ بە دوواداچوونی شوێنەواریەکان لە ناو شاری سلێمانیە کە ئێمە چەند گەڕێکێکمان هەیە و چەند خانوویەکمان هەیە کە تایبەتمەندێتی شوێنەواری تایە و سەبارەت بە مەسەلەی نرخیش ئێمە تیمەکانمان لە بازاڕان و ئیشی ڕۆژانەی خۆیانەکە بەردەوام بە دوواداچوونی خۆیان کردەوە. ڕۆژانە نرخی کاڵا و پێداویستیە سەرەکیەکانمان بەدەست ئەگات، دوێنێ بەدەستمان گەیشتووە، پێرێ بەدەستمان گەیشتووە، هەفتەی ڕابردوو، مانگی ڕابردوو و هەموو ئەم نرخانە بەراورد دەکەین. ئەمڕۆ بەراورد دەکەین بە دوێنێ و ئەم هەفتەیە بەراورد دەکەین بە هەفتەی ڕابردوو، ئەم ساڵی بەراورد دەکەین بەس بە ساڵی ڕابردوو. ئەوەی کە مای خۆشحاڵیە نرخی پێداویستیە سەرەکیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵک وەکو خۆیت، هیچ گۆڕانکاریەکی بەسەرا نهاتووە و لێرەوە هەموو هاوڵاتیان دڵنیاکەینەوە هیچ جۆرە بەرزبوونەوەیەکمان نییە لە نرخە.